دیسانەوە زستان هاتەوە و بێکارەبایی دەستی پێکرد. هەرکە وەرزی سەرما یا گەرما دێت کارەباکەمان دەبێت بە ترافیک لایت. جا هەرکە باسی بێکارەبایی دەکرێت ڕاستەخۆ قسەکانی مەلا بەختیار و ئاشتی هەورامین بیر دەکەوێتەوە. بەڵام ئێستاش تێ نەگەیشتین ئایا مەبەستیان 2008 بوو یا 2008. کێشەی کارەبا ئاو دەسلێمانی چارەسەرەکتێ ئەیڵێمەوە بە حزوری جێگری سەرۆکی هەیەم بە حزوری جێگری سەرۆکی حکوومەت ئێڵێمەوە ئەم ساڵی 2008 ئەگەر بێت و ئەم حکوومەتە کێشەی ئاو کارەبا چارەسەر نەکا ئەم حکوومەتە عەقەفە حافزی لە خەڵکا ئیتر ئەو خەڵکە ناتوانێت متمانە بە حکوومەتی وا بکا. ئەو کارەبایە کاتە 24 ساعات لەکوێوە هاتووە لەکوێ سوتەمەنیەکەیەت. ئەم شتە بچووکە لای شەحنی پێ دەڵێن. ئێستا هەر ماڵێک یارمەتی کوردستان لانی کەمی دوان لەمەی تێدا نەبێت دانەیەکی هەر دەبێت هەبێت و بەردەوامیش پێویستی بە بارگاویکردنەوەیە. زۆر جاریش لە بێکارەبایی کە نایەتەوە دەبێت هەروە بە بارگاوی نەکراوی لە ماڵدا فڕێ بدرێت. ئێستا زۆرترینی فرۆش لای شەحنە لە ئێستا لە وازارەکە هەبێ، یعنی گڵۆپی شەحن هەیە لایەتی شەحن هەیە، زۆرترین فرۆش لای شەحنە لە ئێستەیە کە سار دەکاتی تر دەست پێکات بێکارەبایی کە دەستە بێ کەمەکاتەوە ئیش دەست پێکات. لامپا و فانۆس و چرا بازاڕیان گەڕاوەتەوە چونکە بە مشتێک نەوت تا بەیانی کار دەکەن، بەڵام ئەوانیش کێشەن و کونەلوت ڕەش دەکەن و دەبێت تەحملی بکەیت. ئەگەر کۆنەکان بێمە بۆی نابێت ئەمە چرای شوشێ کارەبا تا هەڵی خراپە کێتەمو کەسێکەسان کارەبا چاک نییە لۆتەیە کارەبا خراپە ئەجا فرشێت نە کارەبا خراپ نەبێ بۆ چێ فرش بەڵێ هەر بۆ دواوەچین. بێکارەبایی هەر تاریکی شەو نییە، دەبێت بەیانیەکەی بەجلی ئوتو نەکرا و چرچ و لۆچی شەوە بڕۆیتە سەرکار چاوەڕوانی لۆمە و قسەی خەڵکیش بیت. هەردوو بۆ نەچێسە کراسەکەی خۆم چرجە سێگە وتم نەکردو. ئەمە چی ئەمە هۆکارەکە ئەوەیەکە ینی بێکارەباییە دەتاری کارباوەتەنیەکە ینی سیرەکەی خەڵکێک بێزارە خەڵکێکەوەیەکە بە تەواوەتی بێتاقەت بووە هیچ نازانین هۆکارەکەش چییە سەرچاوێکی وانێ بڵێ کاکە لەبەر ئەم هۆکارێ و ئەو خەڵ لە تەکنیکیە ینی بە ناشوی نەبێ ئەویان حرمەتەن درۆ دە لەسەر گەڵم خەڵکەیە کردووە خەڵک بە تەواوەتی بێزار بوو. وەزارەتی کارەبا 5 تا 8 کاتژمێر کارەبا دەدات بە هاوڵاتیان و دەڵێن دەستیشی پێوە بگرن زۆر بەکاری مەهێنن. هاوڵاتیانیش دەڵێن ئەی بۆ ناچن بەوانەی مێرگەپان و سیتەک و vێلاکان و ئەوانەی 12 سپلیت بەیەکەوەدا دەگیرسێنن بڵێن دەستی پێوە بگرن بۆ ماڵانەی کە ماڵی خەڵکی دیکەیان وێران کردووە لەسەر حیسابی خەڵکی هەژار. ڕامیا ڕسمان کەناڵی پێیام سلێمانی.